بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم کە دەگەمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام لە ستودیۆی 285 ئەمڕۆ لە خزمەتتان دەبم. وەک ئاشکرا لە 11 هەڵبژاردن لە عێراق بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ خولی شەشەم ئەنجام دەدرێت. وەک دیاریشە کۆمەڵی دادگەری لەم هەڵبژاردنە بە کۆمەڵی کاندیدی گوێر و چالاک و دلێر و خاوەن ئەزمون و لێ هاتوو بەشدارە کە دەیەوێت زۆرینەیان بنێرێ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی نوێنەرایەتێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان لە داهاتوودا هەبێت. گفتوگۆ لەو بەرنامەیە دەکەم لەسەر ڕۆڵی کۆمەڵ بە شێوەیەکی گشتی لە ڕابردوو لە ئەزموونی کاری خۆی لە بابەتی بانگەواز و پەروەردە و ڕۆڵی لە نێو کۆمەلگا لە پاراستنی بەهادجوانەکانی ئاینی ئیسلام و هێشتنەوەی خێزانی کورد وە خۆی بە شێوەیەکی جوان کە تێیدا هەموو ئەم ڕێکخرا و دەستە و مەڵبەند و دام و دەستگایانەی کۆمەڵ بێزگە لە کاری سیاسی بنکەیەکن بۆ پاراستنی شکۆی خێزان بۆ پەرەدان بە ئاینی ڕەسەن کە ئاینی ئیسلامە، ئاینی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە. ئەم بەرنامە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی سورچی، کاندید بە ژمارە 3 لە لیستی 285 لە بازنەی هەولێر. هەم پێت دەرێم مامۆستا، هەم پێت دەرێم دکتۆر، و لەسەر زمانی من مامۆستایەکە خۆشتریش دێ. خۆشتریش دێ، ڕەنگە توش پێت خۆش بێ. باشە، زۆر بەخێر بێ. سوپاس دەکەم کە لەگەڵمی. خوای گەورە سەلامەتتان کە ئێوەش بکەوێت. لەوە دەست پێ دەکەم. دکتۆر ئەحمەد سۆفی سورچی وەکو مامۆستایەکی ئاینی، وەکو بانگەوازکارێک ستەمی لێکرا، لەسەر مینبەر دوور خرایەوە و لە ناوچەکەی خۆی لەوێش بە جۆرێک لە جۆرەکان بە زۆربوونی فشار لەسەرت بەجێت هێشت. کەسێک کە بە خۆی ستەمەکەی چێشتبی، تامی ئەو ستەمەی کردبی، باشتر نییە یاخود لێزانتر نییە لەو کەسانەی کە ستەمەکەیان نەدیتێ بۆ ئەوەی پارێزگاری و دیفاع لەو کەسانە بکە کە ستەمیان لێکراوە. باز لەوە بکە لە بەرچی دکتۆر ئەحمەد سۆفی سورچی دەسەڵات تەحمولی قسەکانی نەکرد لەسەر مینبەر. الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده وعلى آله وأصحابه ومن والاه. دەستخۆشی ئەو بەرنامەیەت لێ دەکەم لەو برانەی پەیامیش. سڵاو ڕێزم هەیە بۆ بیسەران و بینەرانی بەڕێز. خوای گەورە هەمولایەکی موفق بکە لما يحبه ويرضاه، وخوای گەورە هەمولایەکمان سەرکەوتوو بکە لە دنیا و قیامەت. یەکەم سەرکەوتن لەو دنیای سەرکەوتنی دینە. ئینسان ئەگەر مەصالح و بەرژەوەندی دین و ئیمانی خۆی بە پێش هەموو بەرژەوەندەکانی تر نەیەخیت، ئەو مرۆڤێکی فاشیلە لە ژیان و هەروەها تێنەگەیشتووە لە معنەی حەیات و قورئانیشە فەرمێ لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلا. ئەمن خوای گەورە فەرمێ ئەمن مردن و ژیانم خەڵق کردوون لەو ئەوەی ئیمتیحانتان بکەم بزانم چێ ئیشی چاکتر دەکەن. مسابقەی ئێمەی موسڵمان لەسەر ئەحسەن العەمەلە، لەسەر ئەحسەن عەمەلە، لەسر ئەحسەن ئەخلاقە، لەسەر ئەحسەن عیلمە، لەسەر ئەحسەنەکانە. خەڵکیمە خەڵکەکی باشە، مامۆستایان مامۆستای باشن، بەڵام ئەحسەنتر وایە شت بکەن، واقعی بیشت بکەن، بێنە مەیدان شتی عملی بکەن. ئەینا خەڵکی دیکە شتی باشی هەیە. ئێتر ئێمە بەدوای ئەو ئەحسەنەدا بووین و هەروەها پێمان خۆش بوو دڵسۆزانە خزمەتی دینی خوای گەورە بکەین و ئەو کوردستانە بکەین. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم الدین نصیحة، یان الدین النصیحة، دین ئیسلام دڵسۆزیە. قلنا لمن يا رسول الله، فەرمێ سەحابە پرسیان دڵسۆزی بۆ چێ؟ قال لله. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم ئەوەلاً پێش هەموو شتێک سەرەتای هەموو شتێک دەبێ مرۆڤ دڵسۆز بێ بۆ خوای گەورە. پێم وایە کەسێک دڵسۆز نەبی لە بۆ الله سبحانه وتعالى دڵسۆز نابی لە بۆ میلەتیش. کەواتە کەسێک وەفای بۆ خوای گەورە نەبی، سەر لە بۆ خوای گەورە لەسەر زەویدانە نێ، بە ڕۆژی نەبی، زەکاتی نەدا، حەجێ نەکا، گەمەشی بەو شتانە بێ، ئەمانە دڵسۆز نین. دەبێ ئەوەی لە مێشتی خۆتان فڕەدەین دەبێت. ئەو خەڵکان لە مێشتی خۆیان ئەوە فڕەدەن دەبێت. یەک دڵسۆز لە بۆ خوای، دوم دڵسۆز لە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێمە ئومەتی محەممەدی صلی الله علیه وسلم، کورد بین، عەرەب بین، ئینگلیز بین، تورک بین، هەر شتێک بین، ئەو ناو ناتۆرانە هەمووی لە بۆ چییە؟ لە بۆ تەعارەفوو، ئەو کوردەوە عەرەبەوە ئینگلیزەوە فلان هەموو بەس لە بۆ ناسینەوەی. مامۆستا محەممەد خۆش ناوە، هەموو سوورچی ماوەی نەزانێ فقط لتعارفوا لتحاربوا لتتفاضلوا لتعاركوا، ئەمانە نییە، فقط بەس لە بۆ تەعارفە. ئیدی ئەو ناوشتانە هەموو زیادن لە بۆ گوتمان تعارف. بێمە سەر ئەسلی مۆضوعی خۆم. ئەمێن سێم لە پێغەمبەریان پرسی صلی الله علیه وسلم بۆ چێتر فەرمووی ولئئمة المسلمین ولعامتهم.
دین دڵسۆزیە لە بۆ هەموو ئیمام و پێشەواکان لە بۆ سەرۆکەکان بە سەرۆکەکان دەڵێ عادل بن بە سەرۆکەکان دەڵێ خۆتان پارێزن بە سەرۆکەکان دەڵێ ئێوەم قودوەی خەڵکن بە سەرۆکەکان دەڵێ دەستپاک بن بە سەرۆکەکان دەڵێ بەڕەحم بن بە سەرۆکەکان دەڵێ بەیەک چاو تەماشای ڕەعیەت و خەڵکی بکەن بە سەرۆکەکان دەڵێ ئێوە شتێک ئەگەر بە خۆتان نیکن بە خەڵکی مەڵێن بیکەن بە سەرۆکەکان دەڵێ لە شتە ناخۆشەکان ئەبێ ئێوە لە پێشەوە بن وەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شتە خۆشەکان لە دوای خەڵکی بن نەک شتە خۆشەکە بۆ ئێوە بی شتە ناخۆشەکە بۆ خەڵکی بی ئەمنیش بەو قیاسە لەسەر مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەچوومە سەر مینبەر قسەی حەقم دەکەم حەقیم ڕادەگەاند و هەر شتێکی لە واقع ڕوویدا بە دەمهینە سەر مینبەرێ بە پێوەری ئیسلام باسم دەکرد دەمگوت من تێگەیشتوم لە ئیسلامەتی برانی بەڕێز ئاگدار بن لە لێک لە کەناڵەکان وتویەتی حیجاب واجب نییە کاکە ئەوە بۆی هەر نەخەڵەتن یا یەکێکیان هیناوە پێ دەڵێن ڕەخنەگیری ئاینی ڕەخنەگیری ئاینی چییە یەکێکیان هیناوە عالیم نییە و مندیلێش سپیان خسۆتە سەرسەری دەڵێن ڕۆژی مانج و ڕەمەزان واجب نییە کوتیبە بەمعنە فوریضە نییە ئەو شتانم ڕۆ دەکردەوە ئیتر نەکمن حقیقەتی ئیسلامە ڕوون کردەوە پەیوەندی بەوە هەبووە کە دەسەڵات تحمل نەکە نەک من بەڵێ هەرچی مامۆستای لەو کوردستانەی دیار کەوتبێ حەقی گوتبێ وەکو دڵسۆزی خوا عالیمە حەق لە گەرەوان تێک دەژیرێ لەگەڵ ئەوانی تر بەڵێ لە گەرەوان جوان تێک دەگیرێت لەبەرەوەی هەر کاتێک حەقات ئەو لەسەر کورس چونکە بە حەق نەچوونە سەر کورسی چونکە بە حەق ناجوولێنەوە چونکە باوەڕیان بە حەق نییە و هەروەها الحق الله تعالى حقي مطلق الحق خوای ناوی خوای گەورە جل جلاله هو الحق خوای گەورە حقا خوای گەورە حقی خۆش دەوێ خوای گەورە فەرمێ لەگەر حەق دابن وتواصوا بالحق وتواصوا بالصبر هەموو جارش لە باسی حەقی باش سەبر هات دەبێ سەبرمان هەبی هەرچی خەتیبەچی ڕاست و دروست لەو کوردستانی دەرکەوت بێ یان گۆڕیویانە یان دەریان کردووە گۆڕی یعنی بەلای خۆیان دابردووە و ماڵی ئەوانیان داوەتێ یەکەم جار ئەوە دەکەن یعنی شتت دەدەنێ و تەرویج و یەکەم جار تەرغیبە دوایە تەرهیبە دوایە ئیدی تەفجیرە من بدأ بالتكفير ينتهي بالتفجير أو بداية دلوا كافر دواش تفجيرات دكان تقيلوا دكان أو أناش بداية كيس دكان بداية كيف يدلن كعك دانشة وكعك والله إشي تونيو وزير القابة ما دلي بوتانيا لسر من بري باسي قندلي كان يدخو أي هوارم باسي سبكم دي كاكا بيان دلي باشا كاكا أما باسي قندلي ناك باسي خرافي ناكن بلام لي ما نقرن بسين أوانا بيني النصيحة تامكين تمنم 38 ساڵە ئەوەی پێی دەرێن سەرۆک نەمدیتێ هەتا ئێستا هەر نزانم کووە نازانم کورتا درێژە قەڵەوە زعیفە بەس لەسەر تەلەڤیزیۆنم دیتە لە ئەمریکاش بە مەرەندەم دەبێت بەڵێ باش با من پرسیارێکی زیاتر کەسی بکەم زۆرتر کەسی بکەم ئێستا دوو ئاڕاستە پەیدا بووە لەسەر ئەوەی کە ئەوانەی کە خۆیان کاندید کردیە مەبەستیان خۆ دەوڵەمەندکردن و خۆ پێیانگەیاندن و موچە زۆرەیە کە هەیە و لەلایەکی دیکە ئەوانەی کە کاندیدن شتی چکە دەبینن هەر بەڕاست ڕوبەڕوو بیتەوە ئەو پرسیارە یان ئەگەر ڕوبەڕوو بکەمەوە چ دەڵێ حەدیثەکەی تەواو کەم دوای گوتیان یا رەسوول الله بۆچیتر فەرمی وەلیعامەتی المسلمین ئەو دینە دڵسۆزی لە بۆ هەموو مسلمانە ئێمە دڵسۆزی هەموو مسلمانن پرسیاری دووەم ئێستا مامۆستا هەر کەسێک کاندید بی لەسەر لیستی ئیسلامی بەو شەرطانەی کە کۆمەڵ دایناوە نەک دەوڵەمەند نابێ قەسەم بەخوای گەورە قەرزدارتر دەبی لەوەی ئەگە ئێستا قەرزدار بی ئەگەر ئێستای فەقیر بی فەقیرتر دەبی یعنی خەمەکی گەورەتر هەیە نا ئەتۆ ینی بەسەراحەت بڵێن کە پێت بڵێن لە 155 معاشەکەت لۆ حیزبیە 155 معاشەکەت لە بۆ حیزبیە وەرە معاشەی لێک دۆ 155 لێ بینە دەرێ چەند دەمێنێتەوە ئەتۆ حیمایەت هەیە ئەتۆ مەسرەفت هەیە ئەوە خەڵک ڕوو تێ دەکات ئەتۆ دیوەخانت دەبێ ئەتۆ مەسرەف دەچێ بەغدا و دەیوانە یعنی ئەگەر لۆ پارەی بی هەر کەسێکی لەگەر کۆمەڵی دادگەری بیەوێ بچی بیتە ئەندام پەرلەمان دەوڵەمەندی واللهی فەقیر دەبی و قەرزدارش دەبی باش ئیلا مەگەر بە شەرت و شروطەکانی خۆی نەجوولێتەوە کە حاشا والعیاذ بالله ان شاء الله ئەمە قەت لەو کەسانە نابین کە صاحب یعنی وعد نەبین لەگەر ئەو جەماعەتە و لە سەرەتا باسم کرد هەموو ئەو بنکە و بارەگا و ڕێکخرا و ئەو جوڵانەوانەی کە کۆمەڵی دادگەری هەیتی لە پاڵ کارە سیاسەکەی کە هەیە هەر بارەگایەکی دەگری کە ئاڵایەکی کۆمەڵی لەسەرە ئاڵایەکی کوردستان لە پاڵی لەسەرە بنکەیەکە لە بۆ پێگەیاندن و تێگەیاندن و ڕێنیشاندانی خەڵک و بنکەیەکی بانگەوازە کە خەڵک بەڕاستی ڕۆشنبیر بکرێتەوە ئەم ئاینی جوانتر پێ بناسێندرێ
مەبەستم ئەو ڕۆڵە ببینین کۆمەڵ ڕۆڵی چ بووە لە نێو کۆمەڵی کوردی بە درێژایی مێژووی خۆی مێژووی ئیسلامیەکان و چۆن دەتوانین ئەم جارە لە ڕێی پەرلەمانەوە زیاتر ڕۆڵەکە برەو پێ بدەین و تۆختری بکەینەوە. مانەوەی کۆمەڵ مانەوەی چەند پاسەوانێکی بەغیرەت و دڵسۆز و خواناسە لە بۆ دین و ژینی ئەو میلەتەی بەهێزبوونی کۆمەڵ بەهێزبوونی پێگەی ئەو پاسەوانانەیە کە خزمەتکاری ئەو دینەن شەو ڕۆژ لەو مەقەڕانە بەو ئیذاعانە بەو ئیمکانیەتە ضعیفە ئاوێتەی ناو ئەو میلەتە بوون نەسیحەتی خەڵک دەکەن بیر و باوەڕیان تێک نەچیت ئەخلاقی جوانیان تێک نەچیت خێزان پەرتەوازە نەبیت و هەروەها معاملات حرامی تێ نەکەویت و هەروەها خەڵک لە شتی حرام دوورکەویتەوە و هەروەها ئەمنیەتی وڵات باشتر ببی چکە با پێت بڵێم ئەو ئەمنیەتی ئێستا هەیە ئەو شانازی هیچ کەسێکی نییە شتێک لەسەر زادە دەکەوی شانازی هیچ کەسێکی نیە هیچ کامێرەی لە ترسی خوای گەورە دەکەن مزگەوتی شەید نەزمەدینی گەنجێکی مزگەوتی 70 دەفتەری دیتەوە ئێستا لەو ئاخری ئاسایش بردیو ماڵی خۆی بردیان لە خۆیان برد 70 دەفتەرەکە ئەوە چێ ئاسایش لەسەر حەرز بوو 70 دەفتەری بردبا نایبرد بۆچی نەیبرد هەمویان دەڵێن إن الله كان عليكم رقيبا هەو ئیذاعانە ویان کردی ئەو خەڵکە ئەمنیەتی وڵاتیش بارزی ماڵی یەکتری دەستکاری نەکا خەڵکی یەکتری نەکوژی ئەگەر بەتەمای وانبی بەتەمای کامێرەکانی وانبی خوا عالم الغیب چۆن لە ئەمریکای لە یادی مردنی ئەدیسۆنی کەمتر لە دقیقەیەکی کار با کوژاوە بە مەلاین دۆلار دزرا و خراب و شکا و بڕا و کوژرا و ناسم چی بوو لێرە زۆر خراپتر دەقەومێت چکو بەشەر عادەتێکی هەیە گەلە سەر ڕێی شریعەتی خوایلادا لە هەموو شتێکی خراپتر دەبێت کەواتە ئەو شتێکە هەیە ئیسلامیەکان ڕۆڵیان تێدا هەبوو خدا عالم الغیب ئەوانە بەس بە منطق فکرکەنەوە دەبی خزمەتی کۆمەڵ بکەن خزمەتی یەکگرتووی ئیسلامی بکەن خزمەتی بزنەوەی ئیسلامی بکەن خزمەتی ئەهلی تەسەووف بکەن خزمەتی مزگەوت و حوجرە و فەقیان بکەن خزمەتی هەموو ڕەوتە دینیە وەسەتەکان بکەن کە بە کافریان دانانێن خەڵک کە بە کافریان دەدەن دەڵێت و کافری دەڵێ هەرچی پێشمەرگەی کافر هەرچی ئاسایش کافرە هەرچی مرورە کافرە هەرچی شورتێکە خەڵک بە کافریان دەدەن ئێمە دەڵێن کاکە ڕاوەستن ئەوانە فەقیرە ئینسانانەیەکن خۆ باوەڕێن بە دیموقراتیەت نییە بەڵام ئەو دیموقراتەتەش ئەوانیان هێناوە خەڵکەچیت کە بە سەمەیدا سەپاندیە ئەمەش لەگەڵ دیموقراتەتێت دەڕۆن ئیستیفادەیەکی لێ بکەین محافەظە لەسەر دینی خۆمان بکەین یعنی ئەو وەسەطیەتە بەو کۆمەڵ و یەکگرتوو و بزوتنەوە بەو ئیسلامیانەوە باش ئەوەی کە زۆر جار ڕەنگە ڕەخ نەبێ لەلایەن هەندێک کەس بگوترێ کە بابەتی خەڵک پابند بوون بە دین پەرلەمان ڕۆڵی تێدا نییە بەنمونە ئێستا ئەمە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەگرین ئەگەر مامۆستا ئەحمەد سۆفی پستەوێندەر ئایا کاریگەری دەبی لەوەی کە بابەتی ئیسلامی بوون بابەتی ئەوەی کە ئەو یاسایانەی هەرچەندە لە قانونی حکوومەتی عێراقیان لە دەستور ئەوە هەیە کە نابێ هیچ یاسایەک دەربچێ کە پێچەوانەی ئاینی ئیسلام بێ ئەوە مەبدەئە لەوێ هەیە بەڵام چۆن دەکرێت ئەو بابەتە زیاتر تۆ بکرێتەوە بابەتی ئازادی ئاینی زیاتر پەرەی پێ بدرێت لە عێراق بە شێوەیەکی گشتی وە لە هەرێمی کوردستان ئێمە باسی پەرلەمانێک دەکەین ئەو 300 قسوور کەسێک کە لێیەتی لە بیرمان نەچێت ئەغلەبیەی لەسەر مەذهەبی شیعەیە کەواتە ئێمە وەکو ئەهلی سوننە و جەماعە زۆر شتمان لەگەڵ شیعە تێک ناکات ئەگەر سوننە کوردش کە سوننە لەوێ نەبن ممکنە سبەینێ قەرارێک دەرچی بەدڵی هیچ یەکەکی ئاهلی سوننە و جەماعە نەبی ئەدێگە کەس لەوێ نەبی چی لێ دەدوایە دەچەسپێ کە چەسپا لەسەر مەشتەمفی دەکرێت تێگەیشتی یعنی نمونە زۆرە بەڵێ بۆ نمونە مەسەلەن بڕیارێکی دەکەن بڵێن نابی مزگەوت دروست بکرێت بەس دەبێ حوسێنە دروست بکرێت دوای چ دەکرێت بە قانون و یاسا نابی مزگەوت دروست بکرێت ئەو چ دەکرێت هەندێک کەسێک لەوێ بێ بڵێ کاکە ئەوەی مێخنە دەنگدانەوە لەبەرێ ئەوە ناکرێت ئەوە شتێکی بڕاوەیە دەبێ مزگەوت هەبن ئیدی شتەکە دەگەڕێتەوە بەس ئەمن لەوێ نەبن چەنابەت لەوێ نەبی سونەت لەوێ نەبی خەڵکێک لەوێ نەبی بە قسەی ئەو بەڕێزانێ برێن کورە نەچی دەنجێ نەدەی کورە باوە نەچی لەو پەرلەمانی ئەوانە نەچن بە تەمای ئەلمانیەکان بن نەک بڵێن مزگەوت دروست نەکرێ بڵێن یەک کەسیش نوێژێ نەکەن قەسەم بە ئەڵڵا دەنجێ ناکەن تەلەفۆنێکی دەکەن لەوە هەولێرێ لە بۆ سلێمانی چ بکەین کورە چیشمان پێدایە پرۆفیسۆرێک لێرە لەو هەولێرەی بە یەک لەسەر کۆمارەکانی گوتی دەزانی لە فلان منطقەی کوردان خەریکە خەڵک دەبیتە فلان جەماعەتە گوتی جەبا ببنێ چی ئازادیە گوتی جاخۆ ئەگەر ببنێ
گوتی جا ئەگەر خۆ ببنێ ئەوانە گوتی خۆ ئەگەر ئەوانە ببنێ خۆ ئینتیمای کوردایەتیان نامینی دەنگش نادەنە کوردان سبەینی منطقەکەی خۆش دادەبڕن لە کوردایەتی لە بەرەی چوینە سەر مەذهەبەکی دیکە ئەو کاتی ئیسفادی کورداتیشان نامینی دیگو سەر کۆمارەکە تەماشی کرد خۆ ڕاست دەکەی مامۆستاوانە لە گوێی گاخەوتن کۆمپانیەکانیان ئەو ڕۆکا مستەفید بن قازانجێکی بکەن پۆستێک لە بۆ ئەوان بی هیچ باچەند بەم نتونیە داخوا سبەینی ئەو میلەتە بەرەو چێ دەڕوە دینی دەمینی خێزان دەمینی مهم ئەو ڕۆ مهم ئەو کەسێک کە لەو شوێنەی دانیشتە پۆستێکی چاک وەرگری تەلەفۆن کە بڵێ کاکە 2000 شورتە تەعین دەبی ناوەکانی قبول خاصان بنێرن حیزب و خزمی بنێرن با ناوەکانیان لێرە تەسجیلکەین و خلاص یەکەمی جامعی تەعین دەبی تەعین نابی کەیفی خۆیتی تەڵەبەی قسمی داخلی دەرماڵی هەیە یان نییە لە زانکۆی کەیفی خۆیەتی خاوەن پێداویستی تایبەت بە هەزاران خاوەن پێداویستی تایبەت لە وەزارەتی کار و کاروبار کۆمەڵایەتی بێدەنگە بێڕەنگە بێکەسە بێ محامیە چەند ساڵ ئەوانە لە پەرلەمانی بەغدانی یەک بەشەر نارێ ئەی هاوار کورە ئەوە بێ معاشن کورە ئەوانە بەس حەبوو دەرمانەکانیان ئەو سەقەتۆکانە بەستە زمانە بەس حەبوو دەرمانیان بای 200 مانگانە ئەوە بەداکوبابان تووشی دەڕۆزەی دەکەن ئەگە لە بەڕخڕای خێرخوازی نەبی دوور لە ڕووی هەموو لای دایبیان پێ ناکرێت چکو دایبی ئینسانی نەخۆش گرانە وەکوهی ئەوەی نییە ئەنی بە 13000 و 14000 و 15000 لە چێ بینی پارەی ئەگەر بە خۆت لە ماڵی ئەو مشکلێت نەبی ئەمن لەو ماوانە ئافرەتێکی داکێتیم گوتی مامەستا لە ڕای ئەو خوای ئەمن ماڵم لە فرانسێ دوو کوڕم هەیە هەردووکم بە زنجیرێ بەستن هەردووچیان شێتن والله لەکن خوای گەورە نەبی معاشێکمان نییە لە دەستگای مین تەماشا کارەساتێکە لە دەستگای مین گەنج کە پیاوەکە بوو لە سۆرە نایی بەختیاریش باناوەکەشی بڵێم بەبەر مینی کرد مینی پێدا تەقی و لە کاتی لە ئەسنای ئیشێ کە مرد 5 منداڵی هەبوون معاشیشیان لەوە نەبڕیەوە ئەوە لەبەر ئەوەی گرێ بەستە هەرچی دەستگای مینە بەس ئەوانەی لە بەرسێبەری دانیشتی ناوانە تەعینن ئەوانە دیکە هەمویان گرێ بەستن بەو شەرتەش ئەو چەند ساڵی ئیشیشیان کردووە سبەینێ دەستگای مین نەمینی هیچیان لە بۆ حساب ناکرێت لە کەرتی تەندروستی برای خۆم بخۆی خۆبەخشە لە نەخۆشخانەی پێیان تەوقیع کردیە ئەتوو ئەگە 50 ساڵیش لەو خستخانی خۆبەخشی لەسەر حسابی خۆشەوێش خەفەریادبی لێرە ببینیتەوە یەک دقت لە بۆ حساب نییە یەک ڕۆژش لە بۆ حساب نییە 100 ساڵیش لێرە دەوامێ بکەیت کچی جاحیر خەفەریاد پێدەگرن هەتا بەیانی لە نەخۆشخانەی هەتا بەیانی کچی جاحیرش ئەو ئەندام پەرلەمانانەی بە دەنجی خەڵک چوینە لە بەغدایە بەقەد میسقالە زەڕێک دیفاعیان نەکردووە ئەو ڕۆژێم لە سۆشیال میدیا لە یەکێکی گوتی چار ئەندام پەرلەمانی بەغدای بە دەنجی ئەو خەڵکەی چوینە لەو هەولێرەی چوینەتە بەغدایە یەک لەفظیان لە زمانی ناتیتە دەرێ لە 4 ساری پەرلەمانی یەک لەفظیشان نەکردیا یەک دەستیشان یعنی یەک دەنجیان نەکردیا بڵێن جەنابی سەرۆک سەید ڕئیس فلان شتە هیچ یەک دەنجیان نەکردیا ئێو هەموو مەعاشیعی هاوار وەچ پەرلەمانە حرامەکەی کوردستانی ئێستاکە ئەوە ساڵێکە معاشی وەردەگرن ئەوانەی مەکە معاش پەرلەمان دەوامی نەکرد مامۆستا عەبدولستاروانچیان کرد پارەی ئەو مانگیان چوندانە خەستخانەی هیوە لەبەرەی ئەمە دەزانین حەلال و حەرامچیە بەس خەڵک گوێ لە حەلال و حەرامیە خەڵک فەرق لە بینی ئیسلامیەک و عەلمانیەکی ناکاتە ئێستا ئەوە نوێژی دەکات ئەم نەجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين تخوا کەسێک عەفو تخوا کەسێک عەمەلی صالح بکە و شتی چاکە بکە وەکو کەسێک کەشتی خراپ دەکا خوا ئەندا پەرلەمانێکی من لە 4 ساڵی تەحەدا دەکەم یەک بەشەری خوای دیتبی جغارەشیش بچێشی ئیویش خەریکی مەشروب خواردنەوە و خەریکی قمارکردن و خەریکی ئیفادی دەوڵەتان و خەریکی حاشە زینا و فاحشی بووە ئەی هاوار ئەو خەڵکانە بۆ تێناگەن ئەوان کەی وەکوێک لێ دێن باش شتێکی دیکە بەرامبەر ئیسلامیەکان دەگوترێت بابەتی نەتەوەییە دەڵێن ئەنگۆ لە بابەتی نەتەوەیی لە فاشقشەدان و قسە لەسەر بابەتی نەتەوەیی ناکەن تەنها قسە لەسەر ئەو شتانە دەکەن کە پەیوەندی بە ئیسلام و ئاینەوە هەیە ئەو تۆمەتێکی ڕەوایە لە سەرکردەکانی عەلمانیان دەپرسم چێ کتێبەکی لەسەر نەتەوەی کورد هەیە بێت گە لە مامۆستا عەلی باپیری باسی حەق باسی لە ئیسلامدا نەتەوە پێگەی نەتەوە چییە سۆزی نەتەوایەتی لە ئیسلام کە لە هەشتاکانی دانایە ئەو یەک ئەو وەکو نووسین وەکو پەروەردەی مزگەوتەکان چێ لە پەروەردەی مزگەوتەکان بەغیرەتر هەیە لە دیفاعکردن لەو خاک و وڵاتی چێ هەیە مەشروب خۆرەکان تریاک خۆرەکان قمارچەکان ئەوانەی ماڵی میلەتی ماڵی میلەتی دەدۆڕینن لە نادیەکانی پاریس و نادیەکانی دوبەی ئەوانە دیفاع دەکەن چێ دیفاع دەکەن مامۆستا ئەتوو مەبینە ئێستا جەیشەک هەیە دروستیان کردیا
هەر کەسی جێشێکی لە خۆ دروستێک لەو لای یەک لەو لای و ئەو جێش تا ئێستا نەبوویتە سوپایەکی نیشتیمانی سوپای نیشتیمانی نەبی چۆن دیفاع دەکە لە وڵاتی لە ڕاهی ئەو خودایی ئەو سوپای نیشتیمانیە دیفاع لە چەند شخصێکی دەکە ئەو شخصا پێی نەڵێ دیفاع بکە کوردستان وێران ببی دیفاعی ناکە کەواتە ئەوە گەورەترین خەلەلە ئەو یەک دووەم چێ دەتوانی مساوامە لەگەر مەلای کورد بکە لە مەسایلی نەتەوایەتی چێ شعری کوردی پاراستیە چێ شۆڕشی کوردی کردیە مەلاو ئەهلی دینیان کردیە مەگەر ئەمە ڕۆژێک هاتینە گوتیتمان وەڵڵاهی محوی شاعر غەڵەت بووە لەبەری باسی کوردایەت کردێ سالم غەڵەت بووە بەدایان یعنی شعرەکانی نالی مامۆستا عەبدولکەریم مدرس گەورەترین عالمی عێراقێ کتێبەکەی شەرح کردیە کە هەزاران دەیان شعری تێدا کە ئەو شعرانە هەر یعنی ئەیکە کوهانەی بڕوا لە تەماشەکە دەرێ هەر یعنی شتی عاشقاتی فلان بیان چێ شەرحی کردیە مامۆستا عەبدولکەریم مدرس شەرح کردی ئەگەر لە بە مەولەوی نەبی چێ دەیزانی کتێبەکانی تر شەرح بکە ئەگەر لەبەر ئەحمەدی خانی و جەزیری و مەلای جەزیری نەبە ئەگەر مەلای کورد نەبا عولەما نەبان ئەهلی ئیسلام نەبان ئەنجە ئیسلامیەکان ئەگەر ئەو پەریان بۆ شتانە نەدابا ئەو دیوانانیان لەناو خەڵکی ڕاوات فێ نەدابا بەخۆنیان خوێندبەوە نەیکڕن لە معرەزی نێودەوڵەتی کاتێک چ پێ دەرێن بە کوردی پێشانگای نێودەوڵەتی چاویان دێتە پاشی سەری لەبەرەوەی وڵا کتێبە دینیەکان هەموو دەفرۆشن بزانە هەر ئێمەی کتێبان دەکڕین هەر ئیسلامیەکان کتێبان دەکڕن هەر خەڵکی دیندارە کتێبی دەکڕی هەر خەڵکی دیندارە دستە معرەزەکە ئەوان ئاگان لەو شتانە هەر نەما کاتێک کە هەڵبژاردن تەواو دەبی دەڵێن فەرموو ئەوە خەڵک دەنجی نەدانگو و دەنجی داوەمە زۆرینە لەگەڵ مەیە ئەو زۆرینەیە دروستە کاتێک کە هەڵبژاردنەکان دەکرێت واللهی ئەمن وەڵامەکیان پێ دەرێم زۆر جارێک بڕا با تەماشای میسر بکەن حسنی مبارەک 1990 دەینا بەڵام کاتێک بەهاری عەرەبی هات 100 چەندی هینا چێ 180 هینا چێ سەرۆی 180 هینا ئیخوان المسلمین مسلمانان هینان بۆچی خۆیان پێڕانە گیرە چاویان دەرهات لە سعودی ئیماراتش پاریان لە بۆ ناردن هەتاوەکو شۆڕشەکە هەتاوەک شۆڕش ئینقلابیان لەسەرکردن ئێستا وی لە میسرە بەچ هات بۆ سەر حکم پێشەوی بەچ هات بۆ سەر حکم مرسی ڕەحمەتی لە شێ وەفاتی کرد لە سزنی وەفاتی کرد ئەوە دیموکراتیانە ئەوە تەزویراتیانە لە تونس بە حەقی خۆ هاتنە سەر حکم ئینقلابیان بەسەرداکردن پیاوەچەند بە خێری خوان هینا گوتم کاکە با ئەمریکا لێمە ڕازیبی عەلمانێکی دین دەیکەنە سەر و کۆمار بەوێ هەموو حساب و کتاب پیاوەکە دێ ئاڵاک پیاوەکی وەتەنیا یەکسەر لە پەرلەمانی لەغوو کردەوە و ئەو ئەنجومەنی وەزیرانی هەروەشاندەوە کوڕە ئەوانە وڵا کاتێک باسی دیموکراتیت دەکەن هەر عیبە کاتێک باسی عەدالەت دەکەن هەر پێیان شەرمە باسی کوردایەتی هەر دەدۆڕینن لە هەموو شتێکی ئەوانە دۆڕاون بەڵام نازانم ئەوانە بەچ شانازی بە چوە دەکەن ئەپاریان لێ ببڕی هیچ شتێکیان نامین باش یعنی ئێستا هەڵبژاردنێکی ئازادوی خەڵک بە ئازادە دەنگ بدە بەبێ ئەو فشارێکە لە سەریتی بەبێ ئەو چاوسرکردنەوەی کە هەیە بەبێ ئەو تەلەفۆناتێک کە هەیە بەبێ ئەو فشاری لەسەر فەرمانبەر و مامۆستا و هەموو شتێکە ینی ئازاد من ئێوە ئەوە ڕێژەی دەنگدان نییە کە کۆماڵ بۆ نەلایانی دیکە دەیهینی ڕێژەکە جیاواز دەبی کوردستانە دەوێت بۆت بڵێم بەڵێ پارتی چەند دەنگا لە سلێمانی دینی یەکێکی چەند دەنگا لە هەولێرە دینی ئەو دەنج حەقیقی وانەیە بەو شەرتەی پارەش دەدە لە خەڵکی لە سلێمانی لێرەش یەکێکیش پارەی داتە خەڵکی لە هەولێرە مەسرفێکی زۆریش دەکە ئەوجا ئەو دێ کورسێکی لێرە دینی ئەوی دەرێ کورسێکی لەوێ دینی دوو کورسیا لەوێ دینی دوو کورسیا لێ ئەوە دەنجی حەقیقی وانەیە ئەویش زانی لە پای چی لە پای ئەوەی حەقیقەتی تێ یعنی شتێکی حەقیقی ئەوانیش خەڵکەکیان بە کوشتندایە لە چیای بووینە ماندی بوون بەڵام کاکە پێیان دەڵێن ئەگەر بۆ خواتان کردووە خوا خێرتان نووسی لەکن خوا هیچ بزر نابێت ئەحصاه الله ونسوه ئەگەر گۆش لەبیرتان کردی خدا هەمووی نووسیە ئەگەر لومی لە تشتان کردی بە هەزار قاتان وەرگرتەوە بەس لەو خەڵکی گەڕین چاوەکە باو خەڵکە جارێکی بە ئازادی دەنجی خوا ئەوە زۆر باش شەرعیت شۆڕژگیری دەکرێت نیتانەش شۆڕژگیری ئەو شەرعیتە ساڵی هەفتاهەش بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ئەو کۆمەڵە پەیوەندی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو دوای بوویتە بزوتنەوەی ئیسلامی دوای لە کۆنگرەی ناویان گۆڕ بوویتە کۆمەڵی ئیسلامی دوای کردمانە کۆمەڵی دادگەری ئەو جاری محاوەڵەمان کرد بکەینەوە کۆمەڵی ئیسلامی ئێمە لە هەفتاهەشتەوە ئەو حیزبە شەهیدی هەیە و کەس ناتوانێت ئینکاریەوەی بکات لە هەر شوێنێکیش پێشمەرگەی ئیسلامی چوو بیتە هەر گوندێکی نە خەڵکیان ئیزعات کردووە ئەوان لەو کاتیش خەڵکیان ئیزعات کردی خەڵکیان لە برسا کوشتیان دوونێکە لە منطقەی سوورسیان دەیان جێراوە کابراایەک دەیگۆمە بۆ خۆمان خەریک بوو لە برسا دەمردین نۆ پێشمەرگیان لە ماڵی مەدانە بوو لە ساڵی 63 دەیگو دوایە هیچ تااقەت و قووەتمان لەبەر نەما دەیگو چینە گوندێکی پێی دەڵێن بەردین دەیگو لەوێ هاتن بەسییان داداین لانچی ساوان بە منداڵەوە فرەدا ناو ئاگری لەوێ شار ئەو پێشمەرگان گوتی ئێمەیان کوشتن بەسەریاندادا چەند زەلامی جوان جوانیان لێ کوشتن ئەوە وەفای ئەوانە بۆ کە لە چیا بوون پێشمەرگەی ئیسلامیش هاتون بە ئەدەبەوە نەچونە ماڵی نەچونەتە ماڵی خەڵک
مامۆستایەکی ئافرەت لەو جێڕام گوتی لە گوندەی بادینان لێرە لە هەولێری ئەمیان نردبووە لەوێ نەقسی مامۆستا و شت هەبوو میلاکە بوو لە گوندێکی بگوتی پێشمەرگە هاتنە ناو گوندی گوتی پێشمەرگەی ئەلمانیا ڕازداتنە ژۆری گوتی ئەمە دوو مامۆستا دوو کچ بوون ساڵی 87 تازە تەعین بوون گوتی ڕازداتنە ژۆری بێ ئەدەبان و بێ شەرمانە حاشا گوتی پێشمەرگەی ئیسلامی نەداتنە ژۆر دانگومادام کچە نەمە ناچنە ژۆری هەر یعنی کچی جاحێر لە جێکی بەتاقتنێ زەلام بە ژۆری بکەوی زەلامی لە ماڵ و منداڵی خۆی دوور و گەنج و کە دینیشی نەبی چەند خەتەرێکی گەورەیە چەند خراپێکی گەورەیە خەڵک هەز بە ئەمنیەتی خۆ ناکە لەگەڵەوانە خەڵک هەز بە ئەمنیەت ناکە لە کەسێکی کەوا ئیمانی نەبی باش لە هەڵبژاردنەکانی ڕابردووتر بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سنووری بازنەی هەولێر هیچ نوێنەرێکی ئیسلامی هەڵ نەبژێردراوە کە ینی نزیکەی 15 کورسی کە بۆ نمونە ئەو جارە 15 کورسی لە سنووری پارێزگای هەولێر هەیە لە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئایا خوێندنەوەی مامۆستا ئەحمەد سۆفی سورسی لە بۆ ئەو بابەتە چییە پەیوەندی هەیە بە بابەتی دەنگدان پەیوەندی هەیە بەو بەربژێرانەی کە هەیە ئێستا بە خۆت جەنابەت مامۆستایەک و مەلایەکی کە لەو سنوورەی تاکە مەلای کاندیدی چ دەڵێ من زۆر گەشت بینم بە هەولێر چکە هەولێر بڵێ هەولێر سۆران و خەلیفان و دەشتی حەریر و مثلا شەقڵاوە و بڕۆ هەتا حاجەمەران و چۆمان و هەتا لای دۆڵی بالیسان و هەتا دەگاتەوە لای وەرتێ و ڕۆان زوو لەو سەرشە تا لای قەندیل و هەتا منتقەی مێردە سۆر و ئەوانەش یعنی زۆر گەشت بینم بەوەی کە ئەو خەڵکە مەلای کوردی خۆش دەوێ مامۆستای خۆش دەوێ مامۆستا شوانش ماشاءالله کاندیدێکی مێ بە هەوڕ ناکەم بنەماڵەکەوی لە کوردستانی و پیاوە سەردانی نەکردبن زۆر بە سەردان و ڕێک و پێکەوانە ئێدی بەخوا ئەمن شەرمێ دەکەم بسمە هەندێک سەردان و شتیوانێ لەبەرەوەی دەڵێم قەت نەچوم ئێستا بسمە ماڵێکی دەڵێ مامۆستا لە بۆ دەنگا ناتیە بەڕوغمی ئەوەش خەڵک تەلەفۆنم بۆ دەکات خەڵک پێمان دەڵێن مامۆستا دەنجی مامۆستایانە و دەنجی ئەهلی حەق و دەنجی ئەهلی ئیسلامەتیە و ئێدی زۆر گەشت بینم یعنی قەت تەوەقوعی ئەوەم ناکرد باوەڕم پێ بکە هەرچی تەلەفۆنم لە بۆ کردبی لە 1970 گوتیتەوە وەی بەسەر هەردوو چاوان مامۆستا شتێکی گەورەیە بڵێ بەسەر چاوان ئەو میلەتی مەش صاحب وعدە کە گوتی وعد خلاص يعني خەڵک هەیە سەری خۆی دابنێ وعدی خۆی نافەوتێنی و ناشکینی ئێدی وەڵا زۆر گەشت بینم پێم وایە ئەو جاری یەکەم فێریان لێکردین جاری دۆم دیزاینیان کرد ئەو جاری باوەڕ ناکەم سێ نەکسە لە سەرێکدی لە لای یعنی بەسەر جەماعەتی ئیسلامی دابێ پێم وایە ئەو جاری جەمع ئیسلامی بەس ئەوانە هیچ نەکەن و ئینشاڵڵا هیچیان پێ ناکرێت زۆر گەشت بینم بۆی کە هیچیان پێ ناکرێت بەشێکی زۆر لەو خەڵکەی کە بێ ئومێد بە لە بابەتی دەنگدان یعنی ئومێدی بەوەی نییە کە بتواندرێت لە ڕێی یاسایی و دەستوری و پەرلەمان گۆڕانکاری بکرێ گۆڕانکاری بە معنای ئەو جوغرافیە سیاسی کە لە هەرێمی کوردستان و لە بەغداش هەیە دەکرێت بڵێن ئومێدێک هەیە کە دەتوانین لە ڕێی دەنگدان بتوانین گۆڕانکاری بکەین هەڵبژاردن دوای هەڵبژاردن گۆڕانکاریی وا بێ کە نوێنەرایەکی وا لە بەغدا لە هەرێمی کوردستان هەبێ نوێنەری ڕاستەقینەی خەڵک بن بەنسبەت ئەوانەی تەوەقوعی شەڕی دەکەن قەیدی تەوەقوعی شەڕ بکەی زۆر اعتیادیە پاش سێ مانگ کەم تەزیل دەبیتەوە هەمان شت هەر دەکرێت یعنی سەن نەڵێ وەڵە دانیشم نواردانیش ماڵە لەبەرەوەی ممکنە شەڕ بێ وەڵا لەوانی ممکنە شەڕ بێت لە شەڕ زۆر اعتیادی تازیل دەبیتەوە خۆ ناکرێت هەتا هەتای عێراق بێ پەرلەمانی ئەوە یەک مهم وەقولی اعملوا خوای گەورە فەرموویە ئیش بکەن فسيرى الله عملكم خوای گەورە دەزانی ئەو ئیشتان کردووە ورسوله پیغمبرش دەزانی صلی الله علیه و سلم کەتو لەسەر ڕێی پیغمبری بڵێ صلی الله علیه و سلم بە شریعت هەر شتێکی بکەی لۆ خزمەتی ئەو دینە و بنیەتێکی صاف شەرعی بی ئەوە لەکن خوای گەورە دەنووسێت لە خزمەت پیغمبری صلی الله علیه و سلم دەخوێندێتەوە دەیبینی پیغمبر صلی الله علیه و سلم هەست بە ئومەتی خۆی دەکات سێهەمینیش والمؤمنون ئیماندارش دەبینن ئەوانەی تەوەقوعی شەڕ دەکەن ئەوانەی تەوەقوعی گۆڕانکاری ناکەن بۆچی گۆڕانکاری ناکرێت مەگەر لە پەرلەمانی کوردستانی جێندەریان هی ناگەر لەبەر ئیسلامیان نەبا بە تایبەتی لەبەر کۆمەڵی نەبا دەیان خوێندەوە و تەثبیتیشیان دەکرد و یەک نەفەریمە بێک ئومەتی هەیە ئەمە ئومەتێکی نەمە نەفەرێک نینە با بەخۆمە لە کوردستانی کە نە ئەقەلیین و نەکەمینە ئەمە زۆرینی ئەمە ئومەتی ئەوان خەڵکێکی ناموو هاتوون لێرە شتێک قازانز کەن و بڕۆن بەخوای خەڵکی ئێرەنینە والله شادنی ئەوانە ئاگاداری کوردستانی هەرنینە نازان لە کوردستان چێچینە ئەوان خەڵکێکی زۆر نامون هاتوونەتە هەولێر و هاتوونەتە کوردستانی دەشڕۆن ئەوڕۆ ناسبەی بەخوای گەورە ئەوانە نامینن بەخوای گەورە میلەتش لایان دەبیتە دوژمن هەتا ئیسراحەتش ناکەن چکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێکی بەناحەق بکوژی هەتا دنیا مایە هەتا لیژان مایە ئینسان مرتاح نابێت ئەوانە خەڵکیان کوشتووە کاکە ئەوانە یەکتریان کوشتووە کاکە ئەوانە خەڵکیان بزر کردیان ئەوانە خەڵکیان لە نەوەتەکان و لە سزنەکان بند کردی لە سزنی ئینفرادی ئەوانە نامینن دەڕۆن ئەوڕۆ ناسبەی ئەوەی دەمینێتەوە ئینسان ئیش بکە گۆڕانکاریش دەبی
ئەگە گۆڕانکاریش نەبوو چ گوناح دەگاتێ. زۆر جاو نمونی دیگم ئیمامی حەمزە لە سەرەتای ئیسلامەتی شەهید بوو، هیچ سەرکەوتنی نەدی، بەڵام بۆ سەید الشوهەدا. ئەتۆ ئیش بکە لەو مەجاڵەی ئیشکە کە ئەوڕۆ پێت دەکرێت. بە من دەڵێ مامۆستا نەچێ پەرلەمان چیش پێدا، ئێمە سبەینێ دەمرم هیچم نەکردێتە لە ژیاندا بوو. کاکە ئەمن وەکو فەردی کیفای لە جاتی ئەو هەموو مامۆستای هەولێری و بازنی هەولێر ئەم وەکو مەلایەک هاتیمە پێش وەڵڵاهی ئەگە بیتە قەزیە دنیا زۆر بە خۆم شەرمە باسی پەرلەمانیش بکەم. بە قورئان پێم شەرمە مەلابسە پەرلەمانی ئەگە بیتە قەزیە دنیایە. بەڵام پێم فەردی کیفایە مامۆستایە کەبی لەناو ئەو مەجلیسەی شەریعەت بزانێ. کاکە گە من شەرعزانێکی چاکش نەبم لەناو مامۆستایان خۆ تۆ ئەزانم پرسیار بکەم. خۆ ئەزانم داخۆشتێک حەلالە حرامە ئەگەر نەمزانی پرسیار دەکەم. ئەگە شتێکی واقعی هاتە گۆڕێ هیچ پێم شەرم نییە پرسیاری ئەهل العلمەکەم و فەسئەلوا ئەهل الذیکر إن كنتم لا تعلمون. کەواتە ئێمە پاسەوانی ئەو لە جیاتی مامۆستانی هاتینەتە سەر ئەو ڕێگا خەتەرە. لەوانەیە وەکو مامۆستا محەممەدی سەنگاوی سبێنێ بە بەدڕێلی شەهیدمان بکرد لەبەرەوەی سەردانی سونیەکی پێ دیفاع لەو میلەتێکە و حەقی دەرێ. لەوانەشە لەناو ئەو مەجلیسەی خوای گەورە شتێکی چاکمان بە قسمەت بکە. کاکە لەو دنیای کەس وەکو کەس نییە. هیچ کەسێک ناتوانێت بیتە مەلا ئەحمەد، هیچ کەسێک ناتوانێت بیتە مامۆستا محەممەد. خوای گەورە دوو کەسی وەکو هیچ خەڵق نەکردو. والله فلان هیچی نەکرد حەقم پێدا چییە. من هاتووم بە ئیزنی خوای گەورە پشتم بە خوای بەسەوە کەس هەمزە هەندێک دەیانگو مامۆستا وەڵڵی نابینم مەلا ئەوە چی مەلا فلان بابە ئەوە چی خۆی ئەتو دەبێ مەلایەکی و چی خۆ ئەوە دەبێتە مەلایەکی وەکو خۆی بوویتە مەلایەکی وەکو خۆ. هەر کەسەکەی وەکو خۆیتی کەس وەکو کەس نییە لەو دنیای. ئیدی لەسەر خەڵکیە شاهێدی بدەن و هەروەها کەسێکی بکەنە نوێنەری خوان کە پێیان وایە ئیماندارە و ئەهلی دینە و ئەهلی ئیسلامە. خەڵکی دیکە هیچی لەسەر نییە، باری خۆی سوک کرد و واجبەشی لەسەر خۆلادا. ئیدی بارە قورسەکە دەکەیتە سەر شانی من. ئەگەر ئەمن ئەو بارەی هەر نەگرم ئەمن گوناحبارم، ئەو هیچی لەسەر نییە. سوم هیچم نەکرد یان نەچوم یان غائب بووم یان خۆم شاردەوە یان خۆم دزیەوە ئەوە لەسەرەوی ئەو واجبەکە لەسەر خۆلادا. وەکو ئەو کەسەی زەکاتی هەیە تەسلیم مامۆستایەکێکە کاک مامۆستان بە ئەمین لە تێگەم تۆ زەکات لەسەر ویلات چوو بەڵێ وەیدی خەڵاس زەکات لە کاتی خۆی دا و با مامۆستا خست بێ پاش جێژنێ سەرفترەکەی لە بیر چووبی ئەو لەسەر ویلات. ئیدی ئەو خەڵکەش لەسەر یانە دەنگەکەی بدەن و واجبەکە لەسەر خۆلادەن. ئێدی خەڵک ئێکێک تەزویری دەکا دەبیتە شار یەکێک ناچی لەو پەرلەمانی ئەوە دەمری ئشکەدە نێرنە جێ ئەوە هیچ عیلاقی بەوانەوە نیە. ئیتر با خەم لەو شتانە نەخۆ. زۆر سوپاس دەکەم دکتۆر ئەحمەد سۆفی سورچی کاندیدی ژمارە 3 لە لیستی 285 لە بازنەی هەولێر بە هیوام سەرکەوتوبی خۆت و هاوڕێکانت. بەڕێزان و خۆشەویستان سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست، سوپاسی هاوکارانم دەکەم. تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.